بەڵازان خۆشەویستانمان لە تۆریەکەی بەرنامەکەماندا باز لە گرنگترین ڕێنمایە کشت و کاڵەکانەکەین بۆی کە بە شێوازێکی دروست کشت و کاڵ ئەنجام بدرێت جوتیاران بەگشتی و ئەمە بابەتێکی زۆ گرنگە پێویستە هەموو شەو بەردەوام جوتیاران بۆ ئەوەی کە زەویەکی بە پیت و بەرەکەت بێ بۆیان و کشت و کاڵێکی تەندروست و باش بێت هەمیشە گرنگترین و ڕێنمایانە لە توێژەرە کشت و کاڵیەکان و ئەو کەسانی کە شارەزای کشت و کاڵیان یان ئەندازیاری کشت و کاڵن ڕێنمایەکان وەربگرن حتمما بە گوێری ئەزمموی خۆشیان توانیویانە بەباشی کشت و کاڵ ئەنجام دێمە باز لە گرنگی ڕێنمایەکانەکەن و هەروە باز لە دروستکردنی باخی نمونەیژەکەین گرنگترین ڕێشوێنەکان چین بۆ دروستکردنی باخێکی نمونەی گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک یاسین محەممەد نووسەر و توێژەری کشت و کاڵی کاک یاسینیان زۆر بەخێر بێ بەخێر بێ ئەمێ باز لە سێکتەری کشت و کاڵ بکەین تا چەند ئەم سێکتەرە گرنگە لە وڵاتی ئێمەدا گرنگی پێ بدرێت پەرەی پێ بدرێت وڵی بەداخەوە بەنسبەت ئەو خاشێکی بەپیتمان هەیە ئاوی زۆرمان هەیە چاو ئەو شتانی کە لە بەردەسای بۆ پێشکەوتنی کشت و کاڵ و زەرعا بۆمان پێویستمان سێرەکەی لە عەلوەکانی پیشانەین پیشانمان ئەرێ ڕۆژان لە تەلەڤیزیۆن ئایبینین زۆربەی شتەکان هاوردە ئەکرێ تقریبا لە 180ەوەی بەداخەوە گرنگی پێبرایە باشترەوە وڵاتی ئێمەش وڵاتێکی پڕبەرەکەتووە خاکێکی باشی هەیە زۆر باشە مامۆستا کاکتە کە دەڵێن خزمەتگوزاری کشت و کاڵمە بەسمان لە چەمکی خزمەتگوزاری کشت و کاڵی چییە؟ خزمەتگوزاری کشت و کاڵی پێویستە ئەو شتانەی بۆ جوتیار کە سەرشانێتی بۆی دابین بکرێت لەنای حکوومەتەوەی بەداخەوە لە وڵاتی ما زۆر ئەو گرنگی پێ نەهێراوە هەروە ئەوە نشکە لەسەر کشت و کاڵ ئێستا سێرەکەی لادەکان زۆربەی چۆڵە بڕاکە دێ من کردێکارم لا بۆ کاتی خۆی لە پرۆژەی دارستانی ڕێگەبان لە گوندێکم لە بەهەیە کرێکاری کەمان لا ئەی وەڵای باشترین ئاو خاکیانەیە ئەوی ئێستا کەسی لێ نییە بەس لە وەرزی کشت و کاڵی ئەسناوی بێ زستانان چۆڵێکە نیەنەوە بە ناوشار بنێکیان لێ بنێکیان لە ناوشارە بەڵێ ئەو گرنگترین ڕێنمایانە چین کە پێویستە جوتیار جێبەجێ کە هەل لە بیدایەتی ئەو زەویە کە تێدا ئێوە وردە کشت و کاڵی تێدا ئەنجام بدات وڵا هێنا خۆی کرێکار شارەزای بەس ینی تقریبا زانستی کشت و کاڵی نییە لە بۆی لە بواری پێشکەوتنی کشت و کاڵە پێویستە حکوومەتیش ڕێنمایی کە جاران ئیشادی زەراعی هەبوو گرنگی زۆر هەبوو ئەچوونە لادیەکان پرس و ڕایان پێکردن ئێستا بەس وەرگرتنی بەرهەمەکان و تەواوی چیتر بەڵێ مامۆستا لە ئێستا کێشە و گرفتی جوتیاران چییە بۆ کشت و کاڵکردن؟ وڵای نەقڵکردنی بەرهەمەکانە ساغنەبووی بەرهەمەکانە زۆر جار بینین لە تەلەڤیزیۆنەکانەوە داوا کرێ بەرهەمەکانە ساغ بێتەوانێ ئەو پارەی بۆ ناکە کە تێچووی ڕۆژانەیەتی لە وەرزەکانە تەماتەیە پەتاتەیە ئەو شتان ئێمە بەرهەمێکی زۆرمان هەیە بە تایبەتی دەشتی شارە زۆر یعنی بەپیتی من تەلەبە بووم لە بەغا مامۆسایەکمان هەبوو مامۆسای مەحاسیل بوو ئەوی بەپیترین زەوی لە هەموو عێراقا زمانی خۆی سالی شارە زۆرە ئەوی لە 175 مەوادی غیزایی کاملی تایە کە پێویستی بنە بە پەین بێ نەبێ هیچ بێ تەنها ئاوەکە و تەواو لەگەڵ بەپیتی خاکەکە ئاماژت بەوە کردووە کە زۆربەی ئەو وڵاتانەی کە هەژانشینن کشت و کاڵانەیە تیایدا لەم پرتوکەی جەنابدا کە بەڕێزت نووسری ئەم جۆرە بابەتانی لەوانەیە وەکو زۆر لە جۆرەکان بۆی نەبوونی نەشارەزایانەوە پاشەکشەی کرد بێنە یان زانی بێت مەسەلەن کشت و کاڵێکی باش ئەنجامدەن لە تاوی جیهاندا وڵای خۆی لە وڵاتە هەژارەکانە جاری وایە ینی ئەو دامە نییە کابرا لە شوێنێکی دوورە من بە سیفەتێکی ئەم باسم کردووە ئێستا دابینکردنی تراکتۆرە یا ئەو شتانی کە پێویستە جوتیار بەکاری بێن ئەو شتی مۆدێرنە مەقسەم لەوەیە بێگومان باس لە گرنگی پێین و ئەو بابەتانە کردو مێرووەکان و ئەمانە بۆچی گرنگن چکا دەبێ بەکار بێنرێن وڵا پێین ئێستا لای خۆمان زۆرەی چکە دانیشتوان زۆر بە و تەلەبات داواکاری زۆر بۆ لەسەر خواردن جوتیارەکە پێویستی بەوەیە ئێمە جاران لە بیرمانیا کشت و کاڵەکرا گەنمەکرا ساڵێکرا و ساڵێک بەباری ئەرزەکە جێرا بۆ زەوێ بە پیتی خۆی پیاکاتەوەن بۆ ساڵی داهاتوو ئێستا پەینی کیمیایی بەکارێنن زەرێکی زۆرەیە لە
زەویەکانیان لە ئەو ڕووەکە هەتا ئەو ئینسانش کە یخوا تەبعاً ئەرزەرری بوون. مامۆستا تا چەندێک توانراوە کە تەکنەلۆژیانیەکانی کشتتوکاڵکردن بۆ جوتیاران دابین بکرێتەوە چەندێکیش جوتیاران شارەزان و هۆشیارن لە بەکارهێنانی ئەم جۆرە تەکنەلۆژیانویانە. وڵات تو ئەگەر شتەکە لە بەردەستانە بێت زۆر شارەزانی وەکو جوتیار. بەڵێ مامۆستا باز لە وڵاتی خۆمان بکەی ئەگە توێژینەوە کرابێ باشترین شوێنانێک چییە کە تایدا کە باشترین خاکێک چیە کە کشتتوکاڵی تێدا ئەنجام درابێ وەکو خاک؟ بەڵێ وڵات ئێمە دەشتی شارە زۆرمان هەیە لەگەڵ دەشتی بتوێنە دەشتی بتوێن زۆربەی بۆ بەژێر ئاوەوە جاران باشترین زەرعەتێکە عینەن دەشتی شارە زۆر لەسەر دەشتی شارە زۆر بۆ هەموو شتێک گرنگە لە چی شت هەیە جاران کارگەیەکی شەکریان دانا بۆ چەندەوەر مەعمەلەکەشیان داناین و لە دوای فەشەلی هێنا بەهۆی بار و زروفی سیاسیشەوە تەمان ئەوش کاریگەری زۆرە. مامۆستا لە وڵاتانێکی پێشکەوتوو بیمەی کشتتوکاڵی هەیە ئایا لە هەرێمی کوردستان بۆچیە تاوکو ئێستا بیمەی کشتتوکاڵی بوونی نییە و یاخود ئایا ئەگەر بوونی هەبێت گرنگی پێدراوە؟ وڵا بۆچوونی من گرنگی پێ نێراوە چون بیمەی کشتتوکاڵی بە بیمەی تەندروستیشمانێت تا بۆ ئینسانەکانەوەی پێشەموو شتێ. باز لە باغداریش بکەین جەنابە شارەزایی دێ لە باغداری چۆن چۆنیە لە وڵاتی ئێمەیە؟ وڵا باغداریش تۆزێ باشترە ینی لە چاو لەبەرەوە خەڵک ئێتیمامی پێەیە. ڕاستە. مامۆستا یان باسێک لە کتێبەکانی خۆتمان بۆ بکەی کتێبەکانە دەربارەی چی نووسیوە و بۆچی باشن و کێ سوودی لێ بینێ؟ زۆری اختصاسەکەم لە دارستانە کاتی خۆی لە هەتا 2012 لە دارستان بووم دوای چوومە بەڕەبتی گشتی شارەوانەکانی سلێمانی هەر لە بوارەکەی خۆمە لێژ ئیشمە کرد. دارستان گرنگی زۆر زۆری هەیە لەبەرەوەی ژینگە بە دارستانەوەی ئەمە ئۆکسسیژینی ئێستا وەکو بۆ نمونە دارستانی ئەمەزۆن بینی بە نمونە لە 125 ئۆکسسیژینی سەرزەوی ئەو دابینیەکە بەداخە ئەویش خەریکن کەوتونتە بڕینەوە بینین لە هەواڵەکانە بۆ لەبەرەوەی ژمارە دانیشتوان زۆرە خەڵک پێویستی بە زەوی کشتتوکاڵی هەیە بۆی خێرایی لە بەرهەموو ئەمانەش بێت یان پەینی کیماوی بەکارێن ئەوش بە ڕێژەیەکی زۆر ئەو کە تۆ بەو ڕێژە زۆرە بەکارهێنی ئەبێ بەژار بۆ ئەچێتە ئەو بەروبوومەوەی کە بەرهەمێنی ئەو خەڵکەژە ئیخوا ئاینەشت هەر زەرێری لێە. بێگومان ڕاستە. مامۆستا یاسین بۆچی بەروبوومە کشتتوکاڵیەکە بەروبوومی میوەی باغداری وەکو جاران تاموچێژی نەماوە ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڕێی من ئاوی شار ئەوەیە ئەو پەینی کیماوی بەکارێن خێراییە بۆ بازار ساختکردنەوەیە. بێگومان مامۆستا تا چۆنێک لە هەرێمی کوردستان گرنگی دراوە بەوەی کە بەرهەمی جوتیاران بە ڕێگایەکی شیا بگوازرێتەوە ئەو پێویستی کە گونجاوە بۆ گواستنەوەی بەرهەمەکانیان لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە بە ئەوی تێک نەچێت پێڕۆکراوە. بڕوا ناکەم ئەوە گرنگی پێرابێ ئەژێنێ تۆ کابرا بەرهەمێکی ئەی باتە من جوتیارم بینیوە ئەیوب پیازم بردووە تقریبا 14 فەردە دامناوە دووسێ ڕۆژ ساغ نەبێتەوە دوایی هەڵم ڕۆشتەوە شیەوە لەبەر ساغ نەبوونەوە ئەی خۆ فەقیرە دیسانە بێ کرێباری لێبا بیباتەوە شوێنەکەی خۆی لێش خراپەوە بە کەڵکی نایە لەبەرەوە ئەو گرنگی پێ نێراوە. ڕاستە. ڕێگریەکان چین لە وڵاتی ئێمەیە بۆ بابەتی باغداری و دروستکردنی باخی نمونەی؟ وڵا ئەوە کەوتوێتە سەرشانی کەسەکە خۆیەوە هەنی وەکو کەسایەتی ئەگەنە لێرە و گرنگی پێ نێراوە تۆ ژێنا ئەو هەموو باخی میوە هێنە هەیە هەروەها ئەو کەش و هەوایە گونجاوە بۆ زۆربەی بەرهەمەکان. مامۆستا بینین ساڵانە بڕێکی زۆر لە بەرهەم و بەروبووم لە پێویستی ناوخۆ زیاد ئەبێت و ئایا چ ڕێگایەکێ بۆ ئەوەی کە ئەم بەروبوومانە هەڵبگیرن و حکومەت هەوڵی داوە کە شوێنی گونجاو دابین کا بۆ ئەوەی کە ئەم بەروبوومانە بە کۆگا بکرێت؟ بڕوا ناکەم ئێستا تۆ سیرەکەی بەرهەمی هەنارمان هەیە ئێستا بووە بەرهەمی هەنار خۆ بازێ جارە بینی هەڵە گەشتوەتە بەریتانیا بەرهەمی هەناری هەڵەبجا زۆر بەناوە بانگە بەرهەمێکی زۆریان هەیە خەڵکێکی لەم چەند ساڵی دوایە گرنگی زۆریان پێیاوە ئەگەر ئاسانکاری بکرایە زیاتر بەرهەمە بوو خەڵکەکە زیاتر ئێتیمامی پێیە. بێگومان باس لەم کتێبە باس لە وەرگا کردووە لە وەرگاکان چۆن چۆنیە خاک و پێدەشت و ئەو شوێنانە تا چەند سروشتێکی باشە بۆ لە وەرگا لە وەرگای باشمانە ئێمە بەس جاری وایە وشکە ساڵی دروست دەبێ ئەو گوژوگیا و سروشتیانەی کە لە شوێنەکە خۆیان نامێنێ
لەبەرەوە پێویستە گرنگی پێ برێت چونکە بۆ لە بەتایبەتی بۆ ئاژەڵداری خەڵکێکە ئاژەڵی زۆری هەیە لە لادەکانە لەبەرەوە کەوتە و هینە لەوانەیە بیفرۆشە یا ساقی نەکاتەوە ئێستا بینی زۆربەی ئاژەڵیش لە دەرەوە هەورداکرێ. مامۆستا ئەو توێژینەوەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت لە بواری کشتتوکاڵدا زیاتر لە چ ڕوویەکەوە ئەنجام ئەدرێت؟ توێژینەوەی چی لەبەر توێژینەوەی کشتتوکاڵی؟ توێژینەوەی کشتتوکاڵی زۆرە کردە ئێمە مامۆستای زۆر پایە بەرزمان هەیە لە پلەی باڵا پرۆفیسۆرە مامۆستای جامیعەیە توێژینەوەکەن. لە چ بوارەکەەوە زیاتر ئەم توێژینەوەانە ئەکرێت لە ڕووی خاکەوە یاخود لە ڕووی بەرهەمەکان؟ وڵات لە ڕووی خاکەوە کرێت لە ڕووی بەرهەمیشەوە کرێت تۆ جاریوا بەرهەمی وایە باشترە برەوی زیاتر پێبێرێ باشترە بۆ ساغبوونەوە عینشت بۆ سابوونەوە باشترە. مامۆستا خاکی هەرێمی کوردستان زیاتر بۆ چ بەرهەمێک گونجاوە؟ وڵام ئەو اختصاسی هەریەکە بێ پەتایبەتویدی خۆی هەبێ زۆر شارزانی بەس بۆ ئێستا لەم ئاخریا پەتاتە زۆر بەرهەمی چاکێ بۆ تەماتەمان هەیە تەماتی پێنجۆن زۆر بەرهەمی باشە بەزەوەی خەڵکی جوتیارەکانی ژەبینی زۆر جار چاپێکوتیان لەگەڵ ئاکریا ئەڵێ لەو کاتانە بەرهەمی دەرەوە هاورداکەن لە ئێرانەوە بەرهەمەکەی ئەوانیش پارە ناکە ئەم پارەی لەوانەیە کرێی ئاچوچوونەکەی نەکە کێنێت ساغێکە لە ئەلوەکانە. باس لە مێرووەکان کردووە لەم کتێبی جەنابتامە بەس چێ لە مێرووەکان ینی بۆ کشتتوکاڵ بەسوودنیان هەیەە زیانی مێروی وایە زۆر بەسوودە مێریواش ئێستا وەکو خاڵخاڵۆکە ئەکەوتە لەسەر گەڵاکانە کۆمەڵی حەشەراخوا زیان لەو ڕووەکایان کۆمەڵی وەکو کولە ئەمانە زەرەری زۆرە. بێگومان مامۆستا پیشەسازی خۆراک کێکێکە لە پیشەسازی گرنگەکان ئایا لە هەرێمی کوردستان گرنگێکی وای پێدراوە؟ ناکەم کاتی خۆی من لە بیرمە ساڵی هەفتاکان حکوومەتی عێراقی هاوە ئەو کاتا ویستی کوپانەیەکی معلەبات کاتەوە لە منطقەی چوارتە لەبەرەوەی خۆمان نەزانی بەناو بامە بە میوەمانە دوایی وازیان لە هێنا لەم زروفێکی سیاسی ئێستا بەڕێی من ئەوایە گرنگی زۆری پێبرایە. مامۆستا ئێستا بینین کە تەماتێکی زۆر هەیە پەتاتێکی زۆر هەیە یعنی دەکرێت چەندین کارگەی دۆشاوی تەماتە وەجبز ئەم بابەتانە دروست بکرێت بەڵام بۆچی ناکرێت؟ وڵا وابزانم لە هەڵەبجە کارگەیەکیان دانا بەناوی تەماتەی شارە زۆر دوایی لە ڕێی حکوومەتی عێراقیەوە ناوەکان پێ باش نەبوو گۆڕیان بە ناوێکی تر گرنگ پێ برێ باشترە وەزانم لە کۆیش هەر هەمانە کارگێکی دۆشاوی تەماتە چەندە تۆ من تقریبا ئەوش حو ساڵە خانشین تۆزێ دوورم لە بابەتەکان. مامۆستا بزانم سەرەتا پێشوێ بینی ناو بەرنامەکە ئاماژە بووکە کە بە تەمای کتێبێکی نوێیت لەسەر ژینگە باسێکی ئەو کتێبەمان بۆ بکەیت. وڵا ژینگە زۆر گرنگە بە نیسبەت ئینسانەوە ژینگە ئەوەکو پێناسێکی بکەین ژینگە لە هەموو ڕوویەکەەوە چونکە ژیانی ئینسان بەسراوە بە ژینگەوانە دوو جۆر ژینگەشمانەیە لەو دوژۆرە زیاتر نیە یەکەم ژینگەیەکی سروشتیە بۆ نمونە سەیری ئەو شاخاکەن لە شاخەوە پێ شاخ و پێدەشتەکانە ڕووبار و دەریاکانە ئەمانە ژینگەیە هەر خوا لە ئەزەڵەوە وا دروستی کردوون ژینگانە ئیتر زۆرە ئەگەر باسییان کەین هەروەها ژینگەی دەستی مرۆڤیش هەیە ژینگەی دەستی وەکو شار و گوندەکانە وەکو ڕێگاوبانە ئەوانەی کە زۆرە ینی ئەگەر باسیکەن بە شش حو کتێب تاوا نابێت کە ئینسان دروستی ژینگەش هەیە ئێستا ئینسان ئۆتۆمبیلی بەرهەمێنە ئۆتۆمبیلەکە سەیرەکە زەرەرێ بەرز ئێستا لەم کۆتایانە گبرەیانە بە ئۆتۆمبیلی کارەبای هەرچەنەوە ژاڵی کێشەی زۆرە بەڵام ئەگە گرنگی پێ برێ تۆ لە کۆمەڵەشت ڕزگار دەبێت بێزگە لە ناحی ئابوووریەکەیوانە بێگومان کاک یاسیمە دەرفەتمان نەماوە بەڵام خۆش و زیاتر بەردەوام بین دەستخۆشی لێکین هیوادارین بەرهەمە زیاتر بێ زۆ سپاس دەکەین دەست و چاو خۆش بێ لە شێوە ساک بێ یاخوا بەخێر بێ سەر چاوە خۆش بێ.